بینەران بیسەرانی خۆشەویست ئامادە بوانی قەدرگران بەخێر بێن سەر چاو سڵاوتان لێبێ لە هەر شوێنێکن واجارێکتری لە حەڵقەیەکی تر لە بەرنامەکەتان بەرنامەی لەگەڵ دکتۆر کەریم لە کەناڵی تەلەڤیزیۆنی دیمەن بە یەک دەگەینەوە هیوادارین ئەڵقەیەم جارە جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان بابەتێکی ترمان ئامادە کردووە بۆی لەگەڵم خۆشەویستانە گفتوگۆی لەسەر بکەین، ئەویش دەربارەی ناپاکی هاوسەرگیریە، خیانەتی زەوجی کە بەداخەوە ناخۆشترین یا بەڵێن کارەساتترین شدەوەیە تۆ لەگەڵ یەکێکە هاوسەربی خیانەتە لێ بکە، برینێکە ناسۆرێکە بە ئاسانی ساڕێژ نابێت. هەر ئەم خیانەت و ناپاکیە زۆر خێزانی هەڵتەکانوە، زۆر ئافرەتی بەرەولادان و خۆکوشتن و خۆسووتاندن و نەخۆشی و گرفتی دەرونی بردووە. پیاوەکانیش بە هەمان شێوە. ئێمە ناتوانین بڵێن پیاوەکان زیاتر لە ژنەکان خیانەتەکەن، لە هەردوو توخمەکەیە هەیە. ئێمە نمونە و سەمپڵمان زۆر لایە، بەڵام لەوانەیە لە کۆمەلگای ئێمە زیاتر پیاوەکان خیانەتی زەوجی بکەن. ئافرەت کەمتر پەنا بۆ خیانەت و ناپاکیە بە لەبەرەوەی ترسێ زۆرەکەوێت لەسەر ئافرەت. لە کۆمەلگای ئێمە پیاوە شتێکی هەڵە پیاوە لەوانەیە بە ئازایەتیشی بۆی لە قەڵەم من کە لە کاتێکە بڕبڕەی پشتی خێزان و کۆمەلگا خیانەتی زەوجی ناپاکی هاوسەرگیری لە ناویە بە وەرە بیەنەرەوە خەیاڵی خۆتەر بە خەیاڵ تۆ هاوسەرێکی هەیە شەو لەگەڵ تۆ ئەخەوێ بەس دڵی لای کەسێکی ترە خیانەت لێکە، یعنی بەس لە ناحەی نەفسی و قبوڵکردنی چەند زەحمەتە. بەداخەوانێک کابینین هەندێک ژن و پیا و بەبێ ئەوەی هیچ حسابێ بۆ پیرۆزی خێزان بکەن، بۆ پیرێزی ئەو گرێبەستە عەقدێکێ بەڕێزان، یعنی کە تۆ شووەکەی کە تۆ ژنێنی عەقدێکی یاسایی هەیە لە بینی هەردووکتانە کە ئاوا بێ بە هاوسەرت کە ئەما پارێزی شەرەفی ئەو شەرەفی تۆیە، بە چه حەقی خیانەتی لێکەی؟ طبعاً هەموو شتێک هەیە بەڕێزان هۆکاری خۆی هەیە. ئێمە باسی ئەو هۆکارە ناکەین کە بۆ هەندێک خێزانە کەونام چڵپاوەوە. ئیتر جاری وایە ژنەکەیە، جاری وایە پیاوەکەی، جاری وایە وەکو ئینتیقام هەردووکیانە. چێ باجەکەی ئەیە؟ یەکەم مناڵەکان سەرگەردانە بن. من زۆر کەیسی وامان لە مناڵەکان تووشی انحراف بوون، مناڵەکان تووشی نەخۆشی و گرفتی دەرونی بوون. بۆیە داوا لە هەموو کوڕ و کچێکەکەین، لە هەموو ژن و پیاوێکەکەین، یا هاوسەرگیری مەکە یا کە کردی ئەو عەقدە ئەو گرێبەستەی کردوتە لەگەڵ هاوسەرەکە و ڕێزی بگرە، بیپارێزە، پیرۆزی خێزان بپارێزە. ئەو ئینسانە لەگەڵ تۆیە دڵسۆزی تۆیە، بە چه حەقی خیانەتی لێکەی؟ طبعاً هۆکار زۆرە بەڕێزان، جا هەر خیانەتی زەوجیەگە زۆر بوو کۆمەلگا بەرەو لێکترازانە ڕوا. بەداخەوە من بە حوکمی شەکەم زۆر خەڵکێتە لامان لەگەڵ زۆر خەڵکادا ئانیشین، وەڵڵاهی ژنی وایە باسیێواکەن، جا لە دواییشە کێشەکە ئەوەیە چارەسەری زەحمەتە. ژنەکاڵت من ناتوانم تەواو ئەم پیاوە قوبوڵ بکەم و ناتوانم لە ژووری نووسنا لەگەڵی بخەوم و دڵی لای یەکێکی تر و خیانەتم لێکا. مۆبایلەکەی شەو بەدەستیەوەیەتی وەر خەریکە پەیوەندی بە مۆبایلەکە. ئێوە تەسەورەکەن بەڕێزان، یعنی شتێکتان پێ بڵم لەوانەی بەلاتانەوە سەیر بێ، وەڵڵاهی ژن هاتووە بە پیاوەکەی وتووە ئەمە بێغیرەتیە تۆ ئەیکەی، چۆن تۆشتی واکەی، چی پێوت پێ باشە بڕۆ تۆش بیکە. کارەساتە بەڕێزان، پیاو بە ژنی بەڵێ بڕۆ خیانەت بکە. زۆرمان هەیە لەوانە بەداخەوە. ئێمە کۆمەلگای کوردی تەحملی ئەم هەموو انحراف و ئەم هەموو لادانە ناکە، ئێمە خۆمان چەنگین. ئەم کۆمەلگایە تا ئێستا دەوڵەتێکمان نییە بەڕێزان، ناسنامەیەکمان نییە، ئەو وەزعەکەمان ئاوایە. اینجا هەر خێزانەکانمان ماوە، خێزانەکانیشمان تووشی لێکترازان ببن. بۆیە ئێمە لەم حەڵقە دەسەخەینە سەر هۆکارەکان بۆ ئەوەی تۆی پیاو تۆی ژن لەو هۆکارانە دوورکەویتەوە، تۆی خێزان بۆی خێزانێ بپارێزی. یەکێ لەو بەڕێزانی لاقی بە کەسێتیەوە هەیە. با یەک شتان پێ بڵێم، واللهی هەر کەسێ دەروون دروست بێت، من ناڵم نەخۆشی دەروون دروست بە حیاتی خیانەتی زەوجی ناکە، مستحیلە. دەروون دروست یعنی چی؟ یعنی ڕێزی خۆی بزانێ، ڕێزی هاوسەرەکەی بزانێ، زۆر زۆر بە دڵی نێ لێی جابێتەوە. خوای گەورەش لە قورئانە دایناوە حەڵاڵ ئەبغەض الحەلال طەلاق، لێک جابەرەوە تاو، بۆ خیانەتی لێکەی. ئەمە چه غیرەتێکە تۆ لەگەڵ هیچێکە خەویت و لە ماڵایت و بە قسە ئەڵێ خۆشمەوێ هاوسەروی لەو خیانەتی لێ بکەیت. طبعاً مرۆڤی دەروون دروستەوە ناکات، ئەمانە نەخۆشەکانن. جا بۆ ئەوەی ئەوانەی کە خیانەتی زەوجیەکەن لێمان تێبگەن، نەخۆشمە بەسمان چییە؟ ڕێزی خۆی ناگرێ، بەڕێزانێکی ڕێزی خۆی بگرێ ناچێ خیانەت کە چه هەر لەبەر خۆی حیای خۆی احترامی خۆی. ئەو مرۆڤانە کە ڕێزی خۆیان نەگرن، خۆیان نەناسن، طبعاً هەر کەسێ خۆی بناسێ خواژە ناسێ، هەر کەسێ خۆی بناسێ بەرامبەرەکەشێ ناسێ، قەت خیانەت ناکە بەڕێزان.
ناگونجین قانونی حیاتە لێک جابینەوە بە هەڵە خێزانمان بنیاد ناوە سەرەتای ژیانمان بەغەڵەت دەست پێ کردووە چاکێکەکەینەوە بەڵام نەک بە خوار و خێچ و خیانەت بڕۆ یەکێک لەوە عیلاقەی بە کەسێتی پێرسۆنەڵەتی شخصیەتی ژن و پیاوەکەەوە هەیە بەڕێزاب ئێمە لە بواری دەرونزانیە کۆمەڵێک جۆر کەسێتیمان هەیە جا بۆیە کچ و کوڕ کاڵێ نەبێ قۆناغی دەستگیرانیتان ماوەیەک ببێ هیوایە بە پەلە شووەکە من خەڵک هاتووە کێشەی هەبوو لەگەڵ دایک و باوکی دایکی خراپە باوکی خراپە بە حسابی خۆی یا زەردایکیە بۆ باوکی ژنیە ناوە تۆ نازانم زەر باوکێ بووە ئەڵێ جەهەنمێک بوو هەر خواخوام بۆ هەر کەسەیە وتوم هەر کەسێ بێتە داوشوی پێکەم ئەمە غەڵەتە کچی من تۆ لە جەهەنمێکای نابێ بچیتە جەهەنمێکی تر سەبرێ هەبێ تەحەمولێ هەبێ بەڕێزان وتمان ئەوانەی کە خیانەتەکەن ئەکید مرۆڤی دەروون دروست نین بۆ پەیوەندی بە کەسێتیەوە هیچ لە هۆکارەکان کەسێتی ئینسانەکانە ئێمە لە دەروونزانیە دەرکەوتووە کۆمەڵێک کەسێتی هەیە بۆیە بێ لە فەتەی دەستگیرانیە ئەم کچە بە ماوەی کەم هیچ نەبێ 6 مانگێک پێشەوەی شوو بکات لەگەڵ دەستگیرانەکەیە بێت چێڵێ ڕەزیل نییە چێڵە دڵی پیس نییە چێڵێ کەسێکی ماسۆشی نییە چێڵە کەسێکی سادی نییە هەرچەندە مستەڵەحانە بەلای ئێوە لە علم نەفسایە قورسە بەڵام ئەتوانین زانیارێکی گشتیتان هەبێ بۆ نمونە هەندێک کەسەیە کەسێتیەکەی پێڵێن کەسێتی سادی ئەمە ڕۆمان نووسێکە بێ ڕۆمانێکە بێ پاڵەوانەکەی لەوە هاتووە پاڵەوانەکەی کە ممارەسەی جنسەکە لەگەڵ هاوسەرەکەی تێر و پڕیتی هەڵەیە لی ئەیە ئەمە بەو کەسانە ئەوترێ کە تام و چێژ و لێدان لە لێدانی هاوسەرەکان وەرەگرن ئەبێ لێی بە تەعزیبی بە کەسیشمان هەیە وەکو هیتلەر وەکو سەدام لە تەعزیبمانی خەڵک مرتاحە بێ ئەنی خەڵکەکە ڕەزیل بێ بگیریە بمرێ خوێنی لێ بڕە لەوە مرتاحە بێ ئەمانە کەسانی سادیان پێڵن سادیزم یعنی تام و چێژ لە سوکایەتی و ئیهانە بە کەسانی تر یا لە بواری حیاتیشە 100 مشکلە دروست دەکات تاوەکو بۆی بیگرن و لیبن و ئیهانەی کرد یعنی بەعکسی سادیەوە تام و چێژ لە سوکایەتی پێکردنی خۆی ئەبێ ئیهانێکی سوکایەتی پێ بکەین جا مرتاحە بێت کەسێتێکی ترمانەی پێڵن کەسێتی هەڵەشە شارەزا بن ئەمە لە کۆمەلگای ئەم جۆرە کەسێتیانە هەیە پەروەردەکەی وابیتر ئاوە پەروەردەوە ئەمانە پەلەپەلەکەن قەراری خێرا ئەیەن ئەین چای بە هیچێکە لە بڕۆن داوام بۆ بکەن ئیبا بەوەی ناسی کشتێک وەڵامە شوو بەواکەم داخل هیچ بینی و ئەزانی چێە ڕابردوو چیە قەراری خێرا ئەیەن ئەمانە سوتفە لەوانەیە جاری وا هەیە ژنەکە هیچ کێشەی نییە بەڵام لە دەرەوە ئافرەتێکە بینە شتێک بێ قەراریشی غەڵەتە یا خۆی تووشی بەڵایەکەکە جا بەڕێزان کەسانێکەن ڕاوی پیاوەکەن لە ژنە بەعکسیشەوە لە پیاویش ئایا ڕاوی ژنەکەن لە دەرەوە ئەنواع ڕفتاری نابەجێیەکەن بۆی تووشی پەنگیان بکەن جاوە لە بواری سیاسەتیشا هەیە لە بواری کۆمەڵایەتیا هەیە کە بیانەوێ یەکێ لەزمە بە یەکێ بکەن دوایی لە دژی بەکاری بێنن شتێکی جنسی لەسەرەکەن ئافرەتێک گەنێرن شتێکە تێیەکەوێت لە دووشت دوورکەونەوە بینەرانی بەڕێز یەکەم شت جنس ئەوەی ئینسان سوگەکە جنسە غەریزەی جنسیە تەسلیم بێ پێی دوو پارە و ماڵبەرتیل و پارە وەرگتن غەریزەی جنسی لە ناو ئاژەڵیشا هەیە لە ناو باڵندەشا هەیە خوای گەورە کە لە ناخی ئێمە دایناوە لێ حرام نەکردوین بەڵام ڕێی مەشروع هەیە لە هەموو کۆمەڵگاکانە زەواج و هاوسەرگیری هەیە ئێمە لە ئەوروپا ناژین هەندێک کەسێڵێ بۆ لەوێ سێ چوار کچی ڕەفیقی هەیە با منیش دوو ئافرەت کاکە گیان لەوێ کۆمەڵگاکەیان وایە بچۆ لەوێ بژین کۆمەلگای ئێرە قوبوڵی ناکات هەر یەکەو لە شوێنێکایە ئیتر ڕاستە غەڵەتە ئەمە بابەتێکی ترە بۆیە هەندێکەیە ئاوا ئیندیفاعین هەڵەشەن کێشە بۆ خۆیان و بۆ چواردەوەرەکان دروست دەکەن لە بڕیاری خێرا یا تێئەکەون تێوەگرن هەندێک کەسێتیمانێ کەسێتی شەهوانیە عینەن ئاژەڵ بەس دوای غەریزەکانێکەوە عەقڵی لە خوار ناوکێوێتی عینەن ئاژەڵ بەس شەهوات جنس و پارە و ڕابواردن و ئەمانە مەترسیدارن بەڕێزان ئەمانە نەموت ئەمانە کەسێتی نەخۆشن کەسێتی طەبیعی نین کەسێتی طەبیعی ئەوە ناکات غەریزەی جنسی ئەبێ کۆنتڕۆڵی بکەی نەفسی ئینسانە بێ کۆنتڕۆڵی کە ئاگای لێ بێ زۆر جار من بە کچەکانە لەم بەڕێزان من زۆر هاتوۆتە لامان لەسەر کچی ئێمە زۆرەکەوێ بۆیە کچانی شارەکەم کچانی وڵاتەکەم ئاگاتان لێبێ کوڕێ پێ دەڵێ ڕسمێکم بەرێ مەیەرێ کوڕێ پێ دەڵێ مەسەلەن نامەیەکم بۆ بنێرە ڕسمی ئەوێتم بۆ بگەم مەیکە بۆ ئەرێ بەڕێزانیشێ گوڵێکی خۆش بێ ئەیژاکێنێت ئەگەر ئەم تۆی خۆشەوێ و تۆی ئەوێ ڕسمی تۆی بۆچی حیاتی تۆ بچۆ بەزوەرە لە پەنجەرەوە مێرە ژوورە و لە دەرگاوە من زۆر کارەسات دروست بە بەڕێزان کچەیە هەڵخەڵەتاوە خاستن ئەگەر پەروەردەکەی دروست نەبێ مەحروم بێ لە عاتیفە یەکێ دوو قسەی خۆشی بۆ کردو و پێکەنیوە و دوو درۆوە
پیاو زۆر زانترە بەڕێزان زۆر پیاو هەیە بە زمان لوسی هزار ئافرەتەڵە خەڵەتیانە بێ ئاگاتان لەوە بێ تێنەکەون یەکێک حیات تۆ ژیانی خۆتم زۆر ئاساییە ئەگەر پێش زەواج بەس بگەیتە کوێ نزیک جامیعە ئیعدادیە لە پۆلی دوانزانی بگەیتە 18 ساڵان من خەڵک هاتۆ بەڕێزان 14 ساڵ دایکی ناوێت یڵە بە 3 سیم کارتەوە گرتومە 3 سیم کارت یڵم کچی منم 3 سیم کارتەوە وڵڵی گو من هیچ عیلاقەم نەبووە بەخوا کچی ڕەفیقم وتوانەوەی کوڕێ نەناسی عیبێکی هەیە تۆ سەیدیم فکرە بۆ گەنە وتم ڕۆڵە بووە توێژەری کۆمەڵایەتێکە توێژەری دەرونیەکە و دایک و باوک و مامۆساکان بە جۆرێ تێوبگێنن ئەوەی لە عمری 11 و 12 و 13 و 14 کوڕێک بناسێ بۆ ئەو مەبەسە ئەوە عیبی هەیە نەک نەیناسێ تۆ 14 ساڵی توانی شوو بکەینەوە وەڵڵا هێشتا ڕەحمە بە تەواوەتی گەشەی نەکردووە هێشتا هێلکەدانەکان بە تەواوەتی گەشەی نەکردووە تۆ تەلەبەی متەوەستەی ئەتەوێ بخوێنی خوێندن تەواو بکەی بۆ خۆ تووشی زەواجەکەی زەواج مەسئولیەتە ئەبێ پێ بگەیش نەبێ 21 ساڵ وەکو وتمان من لە حەڵقەی پێشوا گەریەوە ئاگاتان لێ بوو بێ باسم کرد وتم ئینسانەتان نەگاتە 21 ساڵ پەردەی مێشک کۆرتێکس دروست نابێت کە ئێمە لە ئاژەڵ جیاکاتەوە هەموو پرۆسە مەنتەقی و عەقڵیەکان و زیرێکیەکان و فکری مەنتەقی لەوێیە ئێمە لە 21 ساڵێ بە تەواوەتی دروستە بێ کەواتە مڕاهیقێکە 15-16 بێ ئاگامان لێی بێ قەراری هەڵە نێن کەم ئافرەت کوژرا لەسەرەوەی کوڕێکی ناسیوە ڕسمێکی یاوە تێشتێ ئاخر بەڕێزان خۆ زۆر خێزان هەیە کراوە نین قبوڵی ئەوە ناکەن بەڵێ ئێمە شەرەفە ڕەبتێکا بە شەرەف و ئەخلاقەوە کەم کوڕ کوژرا اینجا لەبەرەوە تکایە من تکا زۆر حاڵەتی وا هاتوتە لامان چارەسەریشی زۆر زەحمەتە اینجا هەشە لە دژی بەکارهێنێ من یەکێ لە زانکۆ لامان بوو کچێک هەر ئەوە بووە هۆی کە خیانەتی زەوجیشی لێ بکەوێتەوانێ ڕابێگوی لە مڕاهقا کوڕێکم ناسی و کوڕەکە وازی لە خوێندن هێناوە بۆ بە چەکگار ئێستا لە زانکۆ کوڕێکی ناسیوە لی تێگا مارەی کردوواڵێ شووی پێ بکەین من ڕسمەکانی مڕاهقە و بڵاوەکەمەوە سەنگتازان چێوی ژەڵە خۆمە کوژم حیامە چێم کوڕە بزانێ و دایک و باوکم بزانێ لەبەرەوە بەڕێزانی یەکێک لەوانەی کابێتەوە خیانەتی زەوجی ئەمانەیە بۆیە کوڕ و کچ کە شووەکە ئەبێت چی هەیە ڕاستی بە بەرامبەرەکەی بڵێ لی نەشارێتەوە دروی لەگەڵانەکان چکە هەر کەسە بێ بۆیە ئاگاتان لە خۆتان بێ چونکە ئەو کەسە شەهوانیانە هەن بەس بە دوای تێرکردنی غەریزەکانیانە هەیە هەندێکەیە بەهۆی سارد و سڕی سێکسیەوەی بڕوودەتی جنسی من پیاو هاتووەتە لام ئەیگوو وەڵڵا ڕاستە من خیانەتم کردەوە بە ژنەکەم سەبەبە سارد و سڕە پشتم تێیەکە قسەم لەگەڵ ناکە وەکو هاوسەر مامەڵەم لەگەڵان ناکە هەر خەریکی قاپشتن و جلشتن و نازانم بۆنی سیل و پیازی لێ سەدان جار وتومە منیش ئینسانم و غەڵەتم کردووە مەبەسم بۆیە گرنگە هەموو بە دایک و باوکانڵێن ژن کە شووی کرە بێ کاتێ بۆ هاوسەرەکەی دیاری بکات نابێ هەر خەریکی ماڵ و مناڵ و ناو ماڵ و کات دانێن بۆ یەکتری لێک تێبگەنچکە هیچێ لەوانەوەیە لێک تێ ناگەن وەڵڵا من ژنی وا هەیە کە مێردەکەی تووشی خیانەتی زەوجی بووە یە ناوجەرجی ڕەش بووەتەوە ئەوەی بۆ باسەکا بە کووریڵەن زووخاو هەڵە ڕێژێ ئێڵەمەوە بۆ مێردەکە و باز ناکە یا پیاوەکەڵم بۆ بۆشنەکە هەڵە کاتی نیە لەگەڵم دانانیش هیچ کاتێ بۆیە هاوسەرگیری سەرکەوتەوەی کاتی بۆ دانی هەندێکێن خەریکی کاسبیە کاسبی پێویستە بەڵام بێ کاتێکی بۆ هاوسەرەکە و دانی کاتی بۆ مناڵەکانە دانی خۆی ئەو کەم تەرخەمیە کە ژن کەم تەرخەمە یا پیاوەکە یەکێکە لە هۆکارەکانی لادان کابێتە هۆی انحراف پێنەگەیشتنی لایەنی سۆزداری عاتفی بەڕێزانسا بە نمونە من خەڵکە ناسم عمری 6 ساڵە 50 ساڵە 55 ساڵە بەڵام لە لایەنی عاتفی و مناڵە ئێستاش پێویستی بە سۆز و خۆشەویستی دایکی هەیە خوشکی هەیە برای هەیە گەشەی نەکردووە چکەمە لایەنی عەقڵیمان هەیە لەوانەیە عالم بێت بەڵام لایەنی عاتفی سۆزداری ناتوانێت کۆنتڕۆڵی هەڵچوونەکانی بکات بە بچووکترین شت لە خشتە ئەبرێت ڕسمێگە بینێ شتێگە بینێ تووشی غەڵەتە بێ یەکێ تەلەفۆنێکی بۆکە لە جیاتی جوابی باتەوە بڵێ بابە غەڵەتی لێ کردووە لەگەڵ یاکەوێتە مناقەشە و گفتوگۆ قسەکردن خۆی زۆر جار خیانەتی زەوجی بەم شتە بچووکانەیە بۆیە هەم بە هەموو پیاوەکان ئەڵێن لە بەرچاوی ژنەکانتان بابە مەڵێ ئەڵڵا ئەوە گۆرانی بێژە ئەوە ئەمە ژنە ئەو قسە یعنی چی یعنی تۆ ژن نیت ئەمە خۆی وردە و دەگومان دروستەکە لای ژنەکە یا بەعەکسەوە ژنەکە چەندە ژن کەمترە بەڵام ئەو حاڵەتەشمان هەیە بۆیە زۆر گرنگە ژن و پیاو کات بۆ یەکی تەرخان کەن چکە زۆر جار ئەم پیاواڵێ من فەراغێ بۆشاییەکمێ لە ناو خێزانە ئەو پێداویستیانەی هەمە هاوسەرەکەم بۆم دابین ناکە بۆیە ناچار تەرە بووم بۆیە بە هەموو ژنەکان ئەڵێ بە هەموو دایکەکان ئەڵێ ئاگاداری ناوماڵی خۆتان بن ماڵتان توت بگرن فەراغ دروست مەکەن لە باری دەرونی و عاتفی خاصە هەندێک پیاو هێناڵم لە لانی عاتفیەوە زۆر برسی ئێستا عمری 50 ساڵە بەس وەکو مڕاهق ڕەفتارەکە ئێمە لە دەروونزانیا پێڵێن هەرزەکاری دواکەوت و مڕاهقەی متاخیرە ڕاستە 70 ساڵە 6 ساڵە 50 ساڵە بە زەمن
بەڵام بەلایانی عاتفی و بەلایانی هەڵچوونی مڕاهیق وەکو مڕاهیق ڕەفتارەکە هەڵچ و کەوتەکە ئەمانش بە ئاسانی تێوەگلێن. یەکێکی تر بەڕێزان وەڕزبوون و ڕۆتینی ڕۆژانێ. هەندێک ژن و پیا هۆی ڕۆتینێکی ڕۆژانەیان هەیە هیچ کاتێک تەرخان ناکەن بۆ دوو قسەی خۆشی عاتفی لەگەڵ هاوسەرەکانیانە. من ئافرەت هەیە کێشەی هەبووە تووشی خیانەت بووە تووشی ناپاکی و سەرگیری بووە ئێوتم خوشکی خۆم خۆ هەر تۆ بەتەنیا مەسئول نی ئەی بیرێ لە مێردەکە و نەکردەوە ئەی بیرێ لە باوکە نەکردەوە چکە تۆ شەرەفی ئەوی لە کوردەواری خۆمان وایە ئەی بیرێ لە براکانە نەکردەوە بیرێ لە خاڵ و مامە نەکردەوە چکە هەموو یەکەوێ لە سەرمان بیرە هیچ لەوانە نەکردەوە ئەیگو وەڵڵاهی ئەوە 15 ساڵە لەگەڵ ئەم پیاوەم ڕۆژێ نەیوت خۆشمەوێ ڕۆژێ گوڵێکی بۆ من نەهێناوەتەوە ڕۆژێ دوو قسەی خۆشی لەگەڵ نەکردوم ڕۆژێ نەیوتووە بەخوا تۆ ئینسانێکی باشی ڕۆژێ نەیوتووە دەستی خۆش بێ چێژە لێنا ئەڵێ من تینوم لەلانی عاتفیەوە ئەو پیاوە تەلەفۆنی کە قسەیەشی کرد ئەوەندە قسەی خۆشی کرد خۆشم نەمزانی عەقڵم چۆن لە دەستدا تەسلیم بووم بۆیە هەر ژن و پیاوە کەم تەرخە من بەرام بەنە هاوسەرەکەیان لەلایەنی عاتفی سۆزداریەوە ئێحتیمامی پێنێن خۆشەویستی گرنگە بەڕێزان هەمومان یەکەم پێداویستی دەرونی ئەمن و ئاسایشە دووەم خۆشەویستیە ژنێکە هەستکا خۆشەویستە لە ناو ماڵە تەواو خیانەت چۆنەکە چە خەڵک خۆشەوێ پیاوێکە هەستی کرد خۆشەویستە ڕێزێ گیرە خیانەت ناکات بۆیە ئەمە خاڵێکی گرنگە بەڕاستیە بێ هەموو ژن و پیاوێ ئاگاداری بێ نەبووری هاوسەنگی بەڕێزان زۆر جار کە خیانەت ڕوئەیە مەسەلەن جاران زۆر بوو بەس ئێستا کەم بۆتەوە گەورە بە بچووک آخر پیاوێکە عمری 50 ساڵە 6 ساڵە بە هەر هۆکارێک بێ سەرمایەدارە پلەپایە چێکە ئافرەتێکی 20 ساڵ و 15 ساڵی هێناوە ئەی ئەمە زەحمەتە بتوانی لەگەڵی بۆ ئەمە 65 ساڵە حسابی 15 ساڵی بکە بێ بە 80 ساڵەمە وایە ئەم 20 ساڵە 15 ساڵی تێ بە 35 ساڵ ئەو پەڕی هەڕەتی گەنجێتی و لاوێتیە و گەشەکردنی غەریزەکانێتی باشە 80 ساڵە چۆن ئەتوانی حەز و ئارەزوەکانی 30 ساڵە تێرکات ئەمەیە کێشەکان فەراغ دروستە بێ بۆیە ئەم ئافرەتێن خێرافەکە بۆیە پێویستە هاوسەرگیری لەسەر بنەمای دروست بێ کۆڵەکەی خۆی هەیە بۆی خیانەتی زەوجی دروست دەبێت یەکێ لەوە تەمەن نزیک بن لێکەوە یعنی لە ناحیە علمیەوە دیڕاسەکان پێمان ئەڵێ گەر بێت و پیا و 10 ساڵیش گەورەتر بێ کاکە 12 ساڵیش گەورەتر بێ زۆر کێشە نییە بەڵام 30 ساڵ 40 ساڵ لە ئافرەت گەورەتر بی ئەچیتە تەمەنەوە تاقە و توانای و نامێنێ ئافرەتەکەش چێتە ئەو پەڕی هەڕەتی گەنجێتیەوانێ ئەمە کێشە دروستەکە جاری وا هەبوو وەڵای ژنەکە بە هەموو ئەوە شەوە قبوڵی کردووە بەس پیاوەکە گومانی لێکاڵە من 80 ساڵم بەخوامە خیانەتم لێکە ئەوەکە دڵپیسی و گومانوانە کەواتە لەلایەنی تەمەن زۆر گرنگە کە هاوسەرگیریەکە بۆی خیانەت نەبێ ئەوە لەلایەنی جوانی و شکلەوە نزیک بن لایەنی کۆمەڵایەتی و نزیک بن لەیەکەوە لەلایەنی ڕۆشنبیریە و نزیک بن لەیەکەوە تۆ خریجێکی کولێکی نەخوێنەوارە گەنی کاکە لەسەر ڕەنگی پەردەکە کێشەتانە بێت لەسەر بینینی تەلەڤیزیۆن کێشەتانە بێت شکایەتێکە و بیرکردنەوەی خۆی جایە ئەگەر ئەمانە بکەن من دڵنیام خیانەتی زەوجی زۆر کەمە بێت تۆ تەمەنشمان زۆر ماوە بەڵام ئێمە ناوبڕێک وەرەگرین دوایی یەینەوە خزمەتتان پرسیارەکانی ئێوە وەرەگرین ئەوەی کە نەمانتوانی وێستا باسی بکەین ئینشەڵا لە کاتی پرسیارەکانی ئێوەیە باسیەکەین بەڕێزان دوای ناوبڕێک دێنەوە خزمەتتان بەڕێزان دووبارە سڵاو ئێستا کاتی وەرگرتنی پرسیارەکانی ئەم ئازیزانەیە هیوادارم ئینشەڵا بە پرسیارەکانتان بابەتەکە دەوڵەمەندکەن بە یەکەم جار لە پەیمانخان و دەست پێکەن فەرمووی پەیمانخان. مامۆستاگیان سپاس بۆ دەرفەتە دوو پرسیارمان هەیە یەکەمیان ئەوەیە ئایا بڕیاری هاوسەرگیری پێشوەخت هۆکاری خیانەتی زەوجی نییە ئەمەیە پرسیارێکیان یعنی چۆن پێشوەخت یعنی بۆ نمونە کابرا لە لادەیەک ژنی هێناوە پێشمەرگە بۆیان بۆ نمونە هەرێنێکی تر ئەو کاتە تەمەنێکی کەمی هەبووە ینی شارەزایی نەبووە کۆمەڵ بۆ بە ساحیبی پارە و وینی سەرۆتی خۆی هەستەکەم لەم ساڵانەی دوایە زۆر دەرکەوت. پرسیارێکی ترمان هەیە سۆشیال میدیا بە تایبەتی فەیسبوک و ئەوانە هۆکاری خیانەتی هاوسەرگیری نییە؟ سپاس دەکەن نەگە جوابمان بیتەوە. دەست خۆش با پەیوەندەکانی تێژ وەرگین کاک کاوەنجان فەرموو. سپاس دکتۆرجان. پرسیارێکم ئایا دواکەوتی کۆمەڵگەوەکاری سەرەکی نییە بۆ زۆربوونی ڕێژەی تەلاق لە زمنیەوەیە جەختەکەمەوە لەسەر شتێک لە کاتێکا کوڕوکچێک یەکتریان بەدڵە بە تایبەت خێزانی کچەکە ڕازی نابن بەم پەیوەندی و زەواجکردنە لە دواتر کەسەکە مەبەستم کوڕەکەیە زەواجەکات
و ئەو کەسەیە بێتە خێزانی وەکو ئەم کچی پێشوو خۆشی ناوێت مناڵیانە بێت و دواتر قبول نەکردنی یەکتری ڕوئەیە ئەگەر ئەم کچی پێشوو زەواجی لەگەڵ کردایە لەوانە بۆ هەنەیە کێشەی هەبوایە قبولی کردایە و کێشەی تر لە دوایەوە ڕووی نادە ئەمە هۆکارێکی سەرەکی بدانێن بۆ تەلاق ئەگەر پرسیاری جوابیشم بیتەوە دووەم پێشنیارێکم هەیە ترسی بێوەژن بوون چییە لە کۆمەڵگەی ئەمەیە کەسەکە خیانەتی لێکرا بە تایبەت دافرەتەکە و خێزانی خۆی کە باوک و برا و مام و خێزانەکەیەتی پشگیری نەکردووە بۆیە داوای تەلاق ناکات و لە لای ئەو پیاوە شەمێنێتەوە مناڵ دروستە بێت و دواتر ئەو مناڵەش بە ناتەندروستی پەروەردەکرێ ئەمە کێشەیەکی گەورەیە ئەگەر جوابیش بیتەوە لەسەرەوە زۆر دەست خۆش کاکانجان بە هاناخانی زۆر گرین هاناخان فەرموو دەستخۆشی بەرنامە کەولێکم چاوانەخان پرسیارێکمەیە کاتێک هەرێکێک لە پیاو یان ژن خیانەتەکە جابوونەوە چارەسەرە دەستخۆش دەست خۆش باشە کاکارزان فەرموو ئەوە لێرە ئەم بەرەگە زەحمەتی بێتێ دەستخۆشی و لێکم کاک دکتۆر وڵا طبعا کاک دکتۆر ژیانی هاوسەرگیری وەکو دروستکردنی خانوێک وایە ئەبێ ئەو دوو هاوسەرە هەردووشی خەریکی دروستکردنی ئەو خانۆ بن یعنی یەکێکیان هەوڵباتێکی با ئەو هەمدیسانەوە بیە دروستی کاتەوە ئەو خانووە ناگاتە ئەنجام طبعا هۆکارەکان زۆرە بۆ مەسەلەی ناپاکی هاوسەرگیری ئەو دادەوتی سۆسیال میدیا بە تاشید چونکە ئەگەر ئێمە بیبینین لە تەلەڤزیۆنەکانە ئەوەی بەرنامەی تەرفیهی و بەرنامەی کۆمەڵە بەرنامە هەیە ئەمنا بەرنامێکی ئەوانی ئەوگوی بەڕێسان کە دانیشێت خێزانەکان هۆشیار کاتەوە و خێزانەکان دانیشن بە دیارەوە ینی ئەوە یەکێکە لە هۆکارەکان و من پرسیارێکم هەیە بۆچی هۆکارەکان بە تایبەتی لەم سەردەمەیە زیاتر هەر ڕوو لە زیادبوونەکە هۆکارەکانی ناپاشی لە باتی ئەوەی کە داوەزێ ڕوو لە زیادبوونەکە خۆس کاک ڕاوێش کاک ڕاوێش فەرموو دکتۆر جان سەرەتا دەستخۆشی بەرنامە کەولەیەکە من پرسیارێکمە بەڕای ئێوە تا چەندێک مداخەلە و دەستێوەردانی کەسانی دەرەکی ئەنی کەسانێک بێژگە لە دوو هاوسەرەکەی تر لە کەسی نزیکەوە بیگرەکە ئاکاتە دایک و باوک و خوشکوبرای هەردوو لە تاکو و کەسی دوور هەتا جاری وایە کەسی زۆر زۆر دووریشە و کۆی بیستومانە تا چەندێک دەستێوەردان و مداخەلەی ئەم کەسانە ئەبێتە هۆی دروستبوونی کێشە و پاسانیش سەرکێشان بۆ ئەو تەواق و خیانەت و بەڵێ دەست خۆش کاگەر دەڵان نەمانی شەرم و حیا لە بینی کوڕ و کچە هۆکارێک نییە بۆ زیادبوونی خیانەت چی بوو شەرم و حیا شەرم و حیا ینی هۆکار بێ بۆ خیانەت بەڵێ باشە سروشخان فەرموو دەرنەبڕینی خۆشەویستی هەردوو لە هۆکار نییە بۆ خیانەت و نەبوونی کات بۆیان سپاس دەستان خۆش بێ پرسیارەکان زۆر گرنگن تەبەنەوەی پەیمانخان بێگومان بەڕێزان ینی زۆر جار کە خیانەت یا تەلاق و لێکجابوونەوە دروستە بێ پەیمانخان من وتمە بێ لەسەر بنەما و کۆڵەکەیکی ڕاست بێ با لە لادێ شاوسەرگیری بکە ئەگەر ئەمە ئامۆزایەکی پورزایەتی بە خۆشەویستی هێناوێتی نزیکن لە یەکەوە لە تەمەنا لەلایەنی ڕۆشنبیریەوە نزیکن لەلایەنی کۆمەڵایەتیەوە نزیکن و ئەم پیاوەش کە ئەم خزمەی خۆی هێناوە یا ئەم کچەی هێناوە لە گوندەکەی مەبەستی هاوسەرگیری بێ مەبەستی پێکەوەنانی خێزان بێ کێشە دروست دابێ بەڵام ئەوەی جەناب بدەڵێت زۆر جار کێشەکە لە چێوە دروستەوە بەڕێزان یەکێکە لە لادێ من کەیسێکیان بۆ جێڕامەوانێ ئەوەی بۆ جێڕامەوە ئەمری خوای کردو خاڵی خۆش بێ وتی کەسێک لە گوندی ڕۆشتە بوو بۆ کاروان لەو کاتەیە ڕۆی هەفتەیە مانگێکی پێچووە تا چوو شتێ فرۆشت و لە گوندەکان و هاتەوە بە کەروبارەوە ئەگواتەوە ئافرەتێ لە ماڵیان بوو وتمی خوشکێ بە خێر بێ وتمی خوشکی چیەوە ژنە بۆمان هێناوی یعنی ئەگەر ژنهێنان بەم شێوەیە بێ لە بری خوێنە یا گەورە بە بچووک یا بە زۆر بۆی بێنن یا خزم تا ئامۆزاتە کاکە ئامۆزامە لەسەر سەر بەس ئامۆزامە وەکو ئامۆزا بەس وەکو هاوسەر ناتوانم لەگەڵی بژیم ئەمە بێ ئاگامان لێبێ جاری وا نام باوێکشی مام تەی لابیێنی ئەگەر لەسەر ئەو بنەما نادروستە بێ بێگومان کابرا کەیەتە شار
ڕۆشنبیرە بێ شتە بینێ ئەنتەرنێتە بینێ خەڵکە بینێ ڕەفیقیە بینێ قسەی بۆکەن وڵا زۆر جارە بێتەوە هەم خیانە ئەگەر نەشتوانی لی جابێتەوە خیانەتی زەوجی یا ئەوەی ژنێک تری بەسەرێنە یا لی جابێتەوە ئەوەی کێشەکەی بۆیە دووبارەیەکەینەوەیش دایک و باوکێ بە زۆر ژن بۆ کوڕی نەهێنێ و بە زۆر کچی بەشوونەیە ئەبێ خۆشەویستی هیچ نەبێ ڕێزگرتن هیچ نەبێ ڕەزامەندی هەبێ با خۆشەویستیش نەبێ شەرت نییە بە خۆشەویستی تۆ هاوسەرگیریکەی بەڵام ڕازیبی لە بەرامبەرەکە وەکوتم لە تەمەنا نزیک بی لە ئاسی ڕۆشنبیری نزیک بی لە ئاسی کۆمەڵایەتی نزیک بی لە شکل و لەوەیان نزیک بی من دڵنیام کێشە دروست نابێ کاکاوان دەرکەوتنی دواکەوتنی کۆمەلگا ڕێژەی تەلاق و خیانەت و بێگومان عایلە ڕازی نەبێ تەمەنەوەی چەکە لە کێشەکان کاوانجان کاتێک کابینی کوڕ و کچێک یەکتریان خۆشەوێ لێک تێگەشتون لە پڕ باوکەکەی ئامۆزای پورزاوێ بەکن مەرگەوە ڕۆوە بێ بە مو لە ناویە ناوەکوڵەیە بێ بە چقڵی چاوی یەکێکیان و کێشە لەو کاتەیە من حاڵەتی وا زۆر هاتۆتە لام ئەیگو مەسەلە نەو کچەم خۆشویستۆ نەیان نامێ زۆر هەوڵمە بەس کەم هەوڵیا بوو ئەو بە حسابی خۆی ئەجینا من دڵنیام هەر کۆڵی نەیە بەردەوام بووە چۆیەکی تری هێناوە لەبەرەوەی کچەکان بە زۆر راوە ئەمیش بۆی لە ڕقی ئەو گوایە خۆ منیش پیاوە مەتوانم ژن بێنم ئەم ئافرەتەی خۆش ناوێکە هێناوێت یەکەم ئافرەتەکە گوناحی نییە تۆ بۆ هێناوتە ئەگەر خۆشە ناوێت اینجا لەگەڵ ئەوەشا ئەڵێ بەس بە جیسم من لە ماڵەیان بەس بە نەفس هەر بیرم لای دەستگیرانەکەی ئەو کچەی خۆشمەویست دەبێت اینجا ئێمە بە دایک و باوک کەڵێن ئێوە ئەتانەوێت کچەکانتان پاشە ڕۆژیان گەشت بێ سەربەرز بن بەختەوەر بن لەبەرەوە ئەگەر یەکی خۆشیەوێ بەڵام هەر خۆشەویستی بە تەنیا شەڕ نییە خۆشیەوێ و لە تەمەنیشان نزیکن لێکەوە لە ڕۆشنبیریان نزیکن لە کۆمەڵایەتیان نزیکن ڕابردووی کوڕەکە یا کچەکە ڕابردوویەکی پاکە شەرەفمەندانێ عایلەکە چەخۆ نابێ تۆ براکە و یەکێکی خۆشەوێ هەزار ناو ناتۆرە بە دوای ئافرەتێکەوە شتی لێ بچ خۆشەوێ نەیزانیوە بێ بۆی ڕوونکەیتەوە زۆر جار کێشەی گەورەتر دروستە بێتەوە لەبەرەوە خۆشەویستەکە لەسەر بنەمایەکی ڕاست نەبە بەڵام ئەگەر بنەماکانی هەمووی تیا کەس و کار وەڵڵا پیرۆز بێت تۆ بیانووی پێمەگرە و ئەبێت لە فڵان و تێل حەفلەکەی بۆ بکەیت و ئەوەندە زێڕی بۆ بکەیت مەی خەرەجێت قەرزەوە مهم وێ ئەم دوانە ئەخلاقەکەی جوان بێ ئیمانەکەی شەد نییە مەسەلە متەدەین بەو شێوەی کە باسەکەیە بەڵام ویژدانی هەبێ ویژدان یەکی ویژدانی هەبوو ئەخلاقێکی بەرز و لێمێتە خیانەت لە هاوسەرەکەی ناکات بەڵام کابرا ویژدانی نییە و بۆ بەسی تایبەتی یا بۆ ئینتیقام یا بۆ ئەوەی کە شووی پێنەگرۆتی خۆی یا بۆ شتێکی ترێنە بێگومانەوە تەمەن دواکەوتنی کۆمەلگایە ئەجینایەکی کۆمەلگایەک پێشکەوتوو بێ من خواخوامە کچەکەم شوو بکات خواخوامە کوڕەکەم ژن بێنێ خواخوامە برازەکەم شوو بکات ژن بێنێ ئەگەر کەسێکە فعلەن شایانی ئەوەیە و ئەزانم ئەم کەسەی من لەگەڵی بەختەوەرە بێ کورە ئاسانکاریشان بۆ کە ماڵی ئاوا بێ با بڕاتە ماڵی خۆی بەڵام ناشکرێ کوڕێک کچێکی خۆشەوێ من یەک نمونە بۆیانم خێزانێک تووشی کێشەیەکی گەورە بوو بوون کوڕەکان لە کۆلێجێکی بەرز بوو ئەیگو من ئیلا ئەم کچیانە وتی کە پرسیاری کچەکەمان کردووە بە عایلەوە تەواو نین ئیدر لێم تێگەی بابە چۆن نەبێمە عایلێکی معروفی نەم شارە خەڵکەمان نا من ئەوەی یا خۆمە کوژم نازەبی ئەی ئەمە کێشەیە سبەینێ چۆن ئەڵێ ئەوە خەسوومە چۆن ئەڵێ ئەو پوری مناڵەکانمە تەواو خۆی بەدەستی خۆی کارەساتی بەسەر خۆی هێنا و ڕابردوویەکی خراپی ئەمە ڕۆژێکی لێ پیا بێ حیا و شەرەف دەبا یعنی ئەبێ بنەماکانی هاوسەرگیری هەبێ ئەو کاتە بە هیچ شێوەیە خیانەت نابێ ئەو کوڕە و کچە بێنێ وا دەرچوو سبەینێکی ئینتیقامی لێکە و خیانەتی زەوجی لێکە چێ لەسەر بنەمایەکی ڕاست نەبووە هاناخان پیاو یا ژن خیانەت دەکات جابوونەوە حەلە تەڵم نەو حاڵەتانەیە نەلامان کەیسەکە چۆن دراساکەین ئایا ئەگەر لێی جیابێتەوە بە قازانجی خۆی و ماڵ و مناڵی تەواوە بێ جاری وا سێ چوار مناڵیان هەیە ئافرەتەکەی شوێنێکی نییە ئەڵێ دایکم مەڵێ باوکم مەڵێ بیتەوانی مناڵ مەهێنە سێ چوار مناڵیش هەیە ئێم سێ چوار مناڵی خدەسی باوکێکی ئاوە کە خیانەتی کردووە و سبەینێ ژنێکی ترێنیان لەگەڵ و ژنی خیانەتی لێکردو مناڵەکانی خرافەکەن ئەگەر مانەوە بەرژەوەندی مناڵەکان و خێزانەکەی تیابێ من لەگەڵ ئەوەیەم ئافرەتەکەیە پیاوەکە لێبوردە بێ گردنی ئازاکە خوای گەورە تا ڕۆژی قیامەت دەرگای تۆبەی دانەخستووە هەمومان غەڵەتەکەین بەشەر غەڵەتەکە کەسەکە پەشیمانە بێتەوەڵە داوای لێبوردنەکەمی ئەڵە پێڵاوەکانە ماچەکە من غەڵەت بووم ومانەوەش لەگەڵیا و دوو پیاویژەکەی بەشایەت کە سوکاری هەردوو لا کە جارێکە منەکە لێبوردنەکە باشتر لە تەلاق و لێکجابوونەوە بەڵام ژنەکە بڵێ مناڵم نییە لێ و من ناتوانم لەگەڵی بژیم و هەموو دقەیەکم مردنێکە بیبینم وایە ئەفەوتێم و وا خۆمە کوژم لەو کاتەیان مەسلحەتەکە وای لێکجابنەوە ئەوە کەوێتەوە سەر کەیسەکە و حاڵەتەکە من لەگەڵ ئەوەیان لی خۆش بێ و گردنی ئازاکە و بەمەرجی ئەم پیاوەیە ئەو ژنە تۆبە بکە و نەگەڕێتەوە هەمومان غەڵەتەکەن کەس نێ غەڵەت نەکە ئەو ڕێگە ئەو ژیانە ئینسان جانبی شەڕەکەی تیا تۆوی شەڕی تایە غەریزەی هەیە ئەنانیە شەیتان لە باڵی کەمینایە بۆمان ئەگەر
مەسلحەت و مانەوەکەی تەلاق گیان نەبێتەوە بمێنێتەوە لە بەرژەوەندی مناڵەکان و ئەوان نەبێ زۆر بەختەوەرترە بێت. من هینی یەکێکم خوێنەوانێ کابرایەگەوە نیە ژنێک کێشەیە بێت تەلەفۆن بۆ یەکێکەکەمی بەرنامەی هەیە کابرا شێخێکە بێ ئەمەی مامۆسایەکی ئاینێ بێ پێڵە لە مێردەکەم هاتووەتەوانێ من قورئانە خوێنم قورئانەکەی درانۆ سوێتی ئاو دەسەکە بۆ نمونەکە هەندێک جار کاڵین ئەڵێ تێر و پڕی لە من هەڵاوە سەرخۆشە عارەخۆرە چی بکەم ئەویش پێڵێ کە سوکارە لەوێن شوێنێکەوە کەزم جەزایرە ئەڵێ نەوەڵە لە عاسیمەن ناتوانم چمە بۆ لایەن مناڵەکان کەسێ 5 مناڵیە بێ ئەڵێ نەوەڵا کەس نییە مناڵەکان بخەمە لای ئەڵێ بمێنێرەوە خاتونجان خی گەورە بەشکم سلاحیکە چکە تۆ ئێستا بەجێی بێڵی خۆشە سەرگردانەبی 5 مناڵی ژەخەیتە بەردەمی کابراایەکی سەرخۆش لەوانەی ئەوانی ژەکا بە منحریف وڵا ساڵە دوای ئەوە پەیوەندی پێوەکە ئەڵێ ناسیتەوەڵێ نەوەڵا ئەڵێ من ئەو کەسم کە کاتی خۆی وتم مێردەکەم ئەڵێ سا وەزعی چۆنە ئەڵێ مێردەکەم کلیلی مزگەوتی پێەیە شەو نوێژەکە ئیسلاح بووە هاتۆتە سەر ڕێگەی ڕادێسا وایە یعنی مەبەستم ئەوەیە با ئێمە مەجار بین بە کەسەکەان کەسی وایە زۆر شەڕانیە لە پڕ چاکە بێت کەسی وایە زۆر چاکە لە پڕ خراپە بێ بیرکردنەوەی ئینسان ئیرادەی ئینسان عەقڵی ئینسان تێگەیشتنی ئینسان حەدەس جاری وای ئینسانی زۆر خراپە لە پڕ کارەساتێکی بەسەری حادسەی سیارەیەکە بێ کەسێکی بەنێزانکی 180 دەرەجا گۆڕێ ئێمە بە مەجال لەوەی تیابێڵینەوە کە لێک جیابوونەوە بێتە هۆی کارەسات نەوەڵات تەحملی بکە بەشکم خوا گەورە هیدایەتی ئەم پیاوە بە یام ئافرەتە بە بێتە سەر ڕێڕا ئەگەر هەر ئەمەل نەما و هیوان نەما و تەلاقەکە حەل بوو ئەوان شتێکی ترە. کارزان دروستکردنی وەکو بینا بێگومان خێزان کاڵەی هاوسەرگیری هاوژینی بەیەکەوە ئەبێ هەردووکیان تەکمیلە یەکەن نەگەیشتە هەر هەوڵی خێزان بات و هەوڵی باشکردنی بات و هەوڵی پەروەردەکردن بات و هەوڵی یان ژنەکەی لێ یاخی بێ بەعکسەوە پیاوەکە لێ یاخی بێ نەوەڵا هەبوون هاوسەر هاوژین ئەبێ بەیەکەوە وەکو هاوڕێ یەک ڕێگا یەک ڕێبات وڵی چیانەوەی عکسی تربێتەوە بە یەکەوە ناتوان بژین چکە 100 کێشەوە هەبێ لە دەرەوە بەس لە ناو خێزانە کێشت نەبێ مرتاحی بەڵام لە دەرەوە چەند مرتاحی بیتەوە خێزان کێشە هەبێ ئەوە کێشەی گەورە دروستە بێت. کاگڕاوێش تەداخلی تەرەفی سێم بێگومان ئێمە دایمەن و تومانە ژن و مێر دەبێت کەسێتیان ئەوەنگە بێ هەنە ماگو با 15 لەبەر کەسێتی لاوازە بە بچووکنیشە چا بەلای دایکی برە بەڕێزان هەر کەسی سێم هاتە ناو بینی ژن و مێردەوە کێشە دروستە بێت چکە کەسی ژنەکە بێ ئۆتۆماتیکیان لایەنی ژنەکە ئاگرێت کەسی پیاوەکە بێ لایەنی پیاوەکە ئاگرێت بۆیە بێ ژن و پیاو ئەوەندە تێگەیشتنیان هەبێ دانیشن لەگەڵ یەکتریا کێشەکانی خۆیان چارەسەر بکەن ئەوڵەن تێوێ بەڵام هەر بچووکترینشت بەرەی بۆ لای دایکوە کەسی سێم تەداخلی کرد دایمەن کێشەکان ئاڵۆسترە بێ من کەسی ڕاوێشکار ناڵم تۆچی بۆ لای ڕاوێشکارە توێژەری کۆمەڵی توێژەرێکی دەرونی بۆ لای پزیشێکی دەرونی بۆ لای کەسێکی کە خیبرەی هەیە ئەو بێلایەنە بەڵام خزم و کەس بێلایەن نین ئەکیید تەرەفی سێم کە تەداخلی بۆیە ژن و مێرد نابێت کێشەکانیان بەرن ژنی وا هەرشێکی بێ ڕاکە بۆ لای دایکەوەوە تەداخولەکە بە تەلاقانیە چکە دایکەکەش لی نازانەویش خەسووی چی پێوتەوە ڕقی لە خەسووی تێمیش ڕقیلەوە ئەوێ تۆڵی خۆی لەوە بکاتەوە لە بووکەکەی بکاتەوە یا بەعکسەوە لەبەرەوە بەڕێزێ بۆ خەڵک کە لە بێوەژن ئەترسێ و تەحمولیەکە ئێمە شتێکمانێ تەبەن من بێوەژن بەکار ناهێنم بێ هاوژین بەکارهێنم بێ هاوژینە بێوەژن چێ بێ هاوژینە و زۆر ئاساییە ملیۆنان کەسێ لە عالەمە هاوسەرگیری نەکردووە ژیانی بەختەوەرتر بووە خۆ بەڕێزان زۆر جار هەیە کەسەکە شوو ناکە لە قەیرەکشە بەڵام ژیانی زۆر بەختەوەتر لە یەکێکە تووشی بۆ بە پیاوێک یا ژنێکی خراپەوە یا کۆمەڵی کێشەی هەیە خۆیە کوژێ بەهۆی ئەوەوە نازام چیەکە تەلاق و لێک جیابوونەوە مناڵەکان سەرگەدانە بن لەبەرەوە بەڵێ شتێکمان هەیە پێڵەن تەلاقی دەرونی ئێمە تەلاق ئەوەیە کە لە محکەمە لێک جیابنەوە هەیە خەڵکێکی زۆرە ناسین لەبەر ئەوەی گەورن لە تەمەنایە لەبەر مناڵەکانیان یا لەبەر دایک و باوکیان لە بینی خزم و کەسە هەر یەکەی لە ژوورێکە خەوێت لەلایەنی دەرونی و هاوسەرگیری نین بەڵام بەز ڕسمی لە ژێر شاید بابڵێن سەقفێکانوەڵێ من ژنم هەیە و من پیاوەیە لە کاتێکا لێک جیابوونێتەوە بە بڕوای من ئەگەر مانەوەکەیان ئەم تەلاقە دەرونیە لە خزمەتی ماڵ و مناڵەکەی بێ وەکو یەکەم جار وتم با بمێنێتەوە بەس ئەگەر بزانێ عەزابە و تووشی سووتانی دەرونیە بێ لێک جیابنەوە باشترە ئیلاقەی چییە بە باوکو و دایک و کەسوکارەوە ژیانی خۆیەتی بە هەر حاڵ دەستان خۆش بێ سروشخانیش دەربڕینی خۆشەویستی زۆر مهمە خۆشەویستی وتم پێداویستی دووەمی دەرونیە هەر کاتێک کەسێک خۆشەویست و خیانەت ناکە من باسیشم کرد لە سەرەتاوتم زۆر پیاو هەیە هیچ خۆشەویستی دەرنابڕن بۆ ژنەکانیان ژن دەری نابڕێ جا ئیشەڵا لە حەڵقەیەکە باسی سایکۆلۆجی ژن و پیاوەکەم پیا وشکات چێتە ماڵەوە قوڕقەپی لێکات چێتەوە شکەوتەکەی خۆی بەڵام ژن عاتفیە ئەو فەرقە هەیە لەبەرەوە بێ ژنەکانیش تەحمولی پیاوەکەم کەم زان سایکۆلۆجی وایە تقریبا وەڵاممان نانە و کاتەکەشمان تەواو بوو بەڕێزان هاتینە کۆتایی حەڵقەیەم جارە
کە تایبەت بە خیانەتی هاوسەرگیری بوو باسی هۆکارەکان چۆنەتی خۆپاراستن چارەسەر هیوادار ئینشەڵا سوودی لێوەرگرن بۆ ئەوەی خێزانەکانمان بەختەوەر بن لە تەلاق و لێکجابوونە و خیانەت بە دوور بن بۆی مناڵەکانمان دەسایە بحەسێتەوە و مناڵێکی دەروون دروست کەسێکی سوود بەخش بێ بۆ کۆمەڵەکەی تا هەڵلقەی داهاتوو خواتان لەگەڵ.